بە مەبەستی کۆکردنەوەی ئەرشیفی کەرتی پەروەردە لە ساڵی 2018ەوە مۆزەخانەی پەروەردەیی سلێمانی کە سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە دامەزراوە. ئەرشیفی ساڵانی 1920 تاوەکو 1970 تێدا کۆکراوەتەوە. مامۆستا ئومێد هاتووە لە وێنەی مامۆستا و هاوڕەکانی بڕوانێت کە لە ساڵی 1963 لە یەکێک لە کۆنترین قوتابخانەکانی سلێمانی خوێندویانە. ئەوش قوتابخانەی فەیسەڵیەیە کە لە مۆزەخانەکە ژوورێکی تایبەتیان بۆ ئەرشیفی ئەو قوتابخانەیە داناوە. کاتی خۆی 6 ساڵ لەسەر ئەم ڕحلەیە لەم شێوازە ڕحلەیە دانیشتوم. ئەم کتێبە ئەم پەرتوکەی کە لە بەردەستمە ئەلفوبێی نوێ بوو کە دەرسم تیا خوێنوە لە پۆلی یەکی سەرەتاییەوە. بەڕاستی مۆزەخانەی پەروەردە دڵی پەروەردەیە بۆ ئەمانجێڕێتەوە بۆ ساڵانی زوو و لە مەولا بە دواوە هەموو ساڵێک ئەبێ بە یادەوەری و ئەچێتە ناو ئەم مۆزەخانەوە. مۆزەخانەکە لە هەوڵی کۆکردنەوەی ئەرشیفی زیاتری پەروەردەییە. دڵسۆزانی مێژووی پەروەردەش خۆیان ئەرشیفەکانی خۆیان پێشکەش بە مۆزەخانەکە دەکەن. ئەوەی کە من هەتا ئێستا هێناومە ئەو لەوحەیەیە کە دروستم کردووە وەکووتم مێژووی ئامادەیەکەیە لەگەڵ وێنەی بەڕێوەبەرەکان و ساڵی دەست بەکاربوونیان لەگەڵ ئەو بینایانەی کە ئامادەی سلێمانی کوڕان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا گوێزاوێتی و چوەتە ناوی. لە ساڵی سیەکانە لە ناو تۆمارەکانە شتێکی سێرم بینی بە ئالەی چاپ کراوە، ئاگاداریە گیراوە بە خوێندکارێک. پێی ئەڵێن تۆ هاتوچۆی شوێنی گومان لێکراو ئەەکەی وەکو چایخانە، لەبەرەوە ئاگادار دەکەینەوە بۆ ئاخر جار ئەگەر بچیتەوە لەو شوێنانە ببینرێی دەرئەکرێی لە مەکتەب. لەو کاتا خوێندن واهی بووە، لێپرسینەوە واهی بووە. بەڕێوەبەری مۆزەخانەکە چەند نمونەیەک لەو ئەرشیفەی هەیەە باز دەکات. ئەو تۆماری سەرپەرشتیاری کە هی ساڵی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1925 لێرەیە لەو بەڵگەیە بۆمان دەرەکەوێت کە لە ناو قوتابخانەی ئەویبیا لەو ساڵەیە دەرزی تەورات خوێنراوە لە بری ئاین. حتمما لەو کاتەیە لەو زمانەیە بە پەروەردەی بابەتێکی ئاینەوە نەبەستراوەتەوە کە ئێستا نووسراوە پەروەردەی ئیسلایم. ئەم کتێبە بەڵێ ئەوە دەستنووسی مامۆستا نەجمەدین مەلایە کە ئەویش مێژوویەکی دێرینی هەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1936. ئەم بابەتەشمان هەیە ئەمە سێتی ڕۆناکی پێوترێت کە دروستکراوی وڵاتی ئەڵمانیایە و ئەم مۆدێلەکەی 1950ەکە لە نێو قوتابخانەکانە بەکار هاتووە لە کاتی خۆیان لەوانەی فیزیادا. بە مەبەستی کۆکردنەوەی نووسرا و کەرەستە پەروەردەیە مێژوویەکان و هۆیەکانی فێرکردن هاوکات پڕکردنەوەی کتێبخانەکان لە سەرچاوی جۆراوجۆر مۆزەخانەکە لیژنێکی پێکەناوە و سەردانی کەسایەتی و قوتابخانەکان دەکات. ئێمە لیژنەیەکمان هەیە هی بەڕێوەبەرێتەکەمانە فەرمانێکی کارژێڕیمان بۆ دەرکردوون کە سەردانی ناوەندەکانی خوێندن دەکەن و سەردانی کەسایەتیەکانی پەروەردە دەکەن لە ماڵەکانی خۆیانە. ئەم لیژنەیە دەگەڕێت بەوەی کە سەرجەم ئەو کەلوپەلانەی کە پەیوەستن بە پەروەردە و مێژوێکی دووریان هەیە و دەچنە بابەتی کە لە پورێکۆیان دەکەنەوە. بەداخەوە مەسەلەی بودجە هیچ بودجێکی تایبەت بۆ مۆزەخانەی پەروەردەیی نییە هەتاکو ئەم دقەیە. لە ڕاستیدا کە گرنگیەکی زۆری هەیە و پێویستێکی زۆرە، چونکە بەڕاستی کاری مۆزەخانە ئەرکێکی زۆر گرانە، زۆر قورسە و بە تایبەت لە کۆکردنەوەی هەندێک کەلوپەل کە پێویستە لە ناو مۆزەخانە بوونی هەبێت. بینای مۆزەخانەکە هەمان بینای قوتابخانەی سوورکەوە کە لە ساڵی 1945 لەسەر ڕووبەری 1800 مەتر دووجا دروست کراوە. یەکێک لە ئاماجە سەرەکیەکانی دامەزراندنی ئەم مۆزەخانەی ئەوەیە کە بکرێتە ناوەندێک بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی بۆی ئەوەی کە ئەرشیفی 100 ساڵەی کەرتی پەروەردە لە نێو ئەم مۆزەخانەی هەڵگیراوە. نەزار جەزار ڕووداوە سلێمانی.